ئەو مناڵەتان بیرە بە چەکی فۆسفۆری سوتێنەر هەموو جەستەی سوتە. پێش چەند مانگێک بە شێوازێکی سەرسوڕهێنە ڕزگاری بوو لە مەرگ. لە کاتی بۆردوبانکردنی شاری ڕەسلعین لە باکووری سووریا بە فۆسفۆر لەلایەن تورکیاوە. محەممەد حەمید ئەو منداڵی تا ئێستا دەناڵێنێت بەشە سوتاوەکانی لەشی بەردەوام ئازارێکی زۆریان هەیە. دوای 7 نەشتەرگەری وەرگرتنی 3 چارەسەر لە فەڕەنسا گەڕایەوە. وەرزی هاوینە مەترسەکەی زیاتری کردووە چونکە پلەیگەرمی بەرز ئازارەکانی زۆرتر دەکات. باوکی محەممەد دەڵێت گونجاو نییە کوڕەکەم لە شوێنێک بێت پلەیگەرمەکەی زیاتر بێت لە 22 پلەی سەدی لە ئەنجامی سوتانی جەستەی بەهۆی بۆردومانی تورکیا پێش چەند مانگێک. پلەیگەرمی بەرز سوتانەکەی نوێ دەکاتەوە و ئازاری بۆ دەگەڕێتەوە. دکتۆرەکان ڕایانگەاندووە پێویستە بۆ ماوەی 5 ساڵ لە پلەیگەرمی بەرز دوور بکەوێتەوە. هەروەها دەڵێت کوڕەکەم لەژێر چاودێری ڕێکخراوی مەدەنیدایە و دەگوازرێتەوە بۆ شوقەیەک لە شاری حەسەکەی سووریا کە دەبێت ئامێری ساردکەرەوەی بەردەوامی تێدا بێت. وتیشی بەپێی راپۆرتی پزیشکەکانی فەڕەنسا لە ئەنجامی بۆردومان با فۆسفۆر کوڕەکەم هەموو جەستەی سوتاوە. وێنەکەی محەممەد ڕۆژنامەکانی جیهانی پڕ کرد، دەرگای ڕخنەی بەڕووی تورکیا کردەوە بەهۆی بەکارهێنانی چەکی قەدەغەکراو لەسەر ئاستی جیهان. ئەمەش وڵاتە یەکگرتووەکانی هاندا بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی نووسیویەتی لێکۆڵەرەوەکانی چەکی کیمیایی تایبەت بە ئەمریکا لە هەوڵی کۆکردنەوەی زانیارین لەسەر ئەو تۆمەتانەی کە ئارەستی تورکیا کراون بەوەی فۆسفۆری سپی سوتێنەر دژی مناڵە لە سووریا بەکارهێناوە. محەممەد تاکە قوربانی چێکە قەدەغەکراوەکانە لەسەر ئاستی جیهان کە تورکیا بەکاری دەهێنێت بەهۆی ئەو بۆردومانی تورکیا بە فۆسفۆر 30 کەسی تریش قوربانین.